خۆشحال بۆ ناوەکە. برخودان الشرع سياسة الدبلوماسية تريد تستبدل تصور والله هي زستانة زستانة في رمضان وأنا سبيب ئێمە شاندەیەک لەسەر ناوێ نوێنەرایەتیە پێدا لە باشووری کوردستان مەیرۆ سەردانا مەقەڕی پارتی دەموقراتی کوردستان کرد بە بۆنەیە ئەنجامدانە کۆنگرێ برادرانی پێدەکە پشتەوانیە پێدە بۆ بریارên کۆنگرە و هێویکردنا و سەرکەفتنش کەسێن و ئەرک و وەرگرتنە هەم قۆناغێکی وانی گرنگ دەک و کوردستان تێرە دەرباستبێ ڕۆژهیلاتە ناوین تێرە دەرباستبێ تایبەتژی ڕۆژاوای کوردستانê بگشتی کورد ڕۆژەوا جیهانیدا خودی مبادرەنە خودی هێزێکی مەزنن و di cîhan de karîne siyaset û diplomasiyetekî di asta navdewletî de ji bo çareserkirina doza Kurd her çaparçe Kurdistanê bidine meşandin. Me mûnaqeşeya rewşa siyasî bi giştî kir û rewşa Rojavayê Kurdistanê bi taybet. Bêguman ême di piraniya xalên nîqaşê û mijarên siyasî li Kurdistan û li herêma Rojhilata Navîn bi giştî de ême mutefeq bûn weke du partiyên Kurdistanê bira ku em karibin ji bo yekîtiya gelê Kurd ji bo ku Kurd karibin di vê qonaxa giring de statuya xwe diyar bikin êdî wekî Lozan lê newê êdî Kurd karibin rolekî ji bo çareseriyê bileyzin û statuya Kurd bidine diyarkirin ji bo yekîtiya Kurd teekîdkirin hem ji bo ku Kurd di vê qonaxa hada karibin yekîtiya xwe bi taybet li ser ew destkeftiyên gelê Kurd encam bidin taybet li Rojavayê Kurdistanê em gelekî mutefeq bûn û em gelekî spasiya hevaleyê pedeke dikin ku pêşwaziyekî germ ji bo me dana çêkirin gelek spas. هەر وەک کاک سلەیمان فەرمووی هەیئەتێکی پەیەدا لە ڕۆژاوای کوردستان و هاتن سەردانی حیزبی دموکراتی کوردستانیان کرد بۆ پیرۆزبایی بەستنی کۆنگرەی هەفدەهەمی حیزبی دموکراتی کوردستان کە مانجێک پێش ئێستا بەستومانە پیرۆزباییان لە حیزب کرد پیرۆزباییان لە سکرتێری تازەی حیزب کاک خالیدی ئەزیزی کرد لەم پەیوەندێدا لە ئێمە لە سەر سیاسەتی حیزبی دوای کۆنگرە و مەوازە و هەڵوێستەکانمان بەنسبەت مۆزوع سیاسیەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ناوچە و هەرێم و منتەقە و ڕۆژئاوای کوردستانیش سیاست و هەڵوێست و مەوازەی خۆمان بۆ شەرحکردن و کۆمەڵە پرسیارێکیشمان لە دۆستانمان بوون لە پێدە لە پەیوەندی دەگەڵ ڕۆژئاوای کوردستان سیاسەتی دۆستانمان هێزە سیاسیەکان لە ڕۆژاوای کوردستان و ئەو حاڵەتە خاسانەی کە لەو منتەقەیە لەو پەیوەندێدا مۆزوعەکانمان پێکەوە مناقشە کرد وەکو دوو هێزی سیاسی ساحەی بزوتنەوەی سیاسی کرد و دوو هێزی دۆست بەخۆشیەوە سیاسەتەکانمان لێک تێگەیشتنی زۆری هەبوو و بە یەکەوە هاوفکری و هاو خەمیمان هەیە و داشمان ناوە ئەو هاوکاریە و نزیکایەتی و دۆستایەتیە بە یەکەوە هەروە ئیدامە و درێژە بدەین.